سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقەی شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پرسە نیشتیمانیەکان لە بۆنە نەتەوەیی و کارەساتەکانماندا. دیارە ئێمە کۆمەڵێک پرسی نیشتیمانی گرنگمان هەیە، واروەها کۆمەڵێک بۆنەی نەتەوەییمان هەیە و کارەساتیش هەیە لە مێژووی خەباتی دوور و درێژی گەلی کوردە. بە تایبەتی کۆمەڵێک پرسی نیشتیمانی زۆر گرنگن بەلای خەڵکی کوردستانەوە کە پێویستە هەمیشە بە تایبەتی لە بۆنە نەتەوەیەکانە و هەروەها لە کارەساتەکانیشدا ئێمە یەکدەنگ و کۆدەنگ بین لەسەری. کۆمەڵێک بۆنەی تایبەتمانەیە بە تایبەتی وەکو بۆنەی نەورۆز و هەروەها بۆنەی جلی کوردی بە تایبەتی کە ئێستا ئێمە ئەم شەو بەرنامەکەمان بە جلی کوردەواریەوە ساز کردووە و کۆمەڵێک بۆنەی دیکەش هەیە کە ینی نیشتیمانیانە و نەتەوەی و ئاینین. و بەدەر لەم بۆنانە ئێمە کۆمەڵێک کارەساتی شەیە لە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی سیاسی ئەم هەرێمەدا و ئەم پرسانە وای کردووە کە زۆر جار بۆنە و کارەساتەکانمان بە تایبەتی لە پرسە نیشتیمانیەکانە وای کردووە ینی یەکگرتوو نەبین یاخود بۆنەکانمان وەکو پێویست یاد نەکەینەوە یاخود ئەو کارەساتانی کە ڕوویاوە لەسەر میلەتی کورد بەڕاستی کارەساتی گەورە هەیە کە ینی هەم خۆش هەم ناخۆشی جاریوا هەبووە کە ڕووی داوە. ئەمە نەبووتە هۆکارێک بۆی کە کورد یەکگرتوو بێ و هەروەها لە نێوەندە نێودەوڵەتیەکان و لە نێوەندە هەرێمایەتیەکانە بتوانێت ینی شانازیە بکە بەو پرس و بۆنانەی کە هەیەی. چی بکرێ بۆی کە ئێمە پرسە نیشتیمانیەکانمان لە بۆنە و هەروەها لە پرسە گرنگەکان بە تایبەتی کارەساتەکانە یەکمان بخات. چی کراوە لە ڕووی ئەکادمیەوە بۆی کە کار بکرێت ئەم ئاراستەیەشی ئەکادمی و فکری و زانستی وەربگرێت. لایەنە سیاسیەکان چۆن توانیویانە کار بکەن بۆەوەی کە پرسە و بۆنەکان بکرێتە پرسە و بۆنەی نیشتیمانی بە لاڕێ حیزبیدا نەبرێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک دکتۆر شێرزا حەسەن و سەر و چاودێری سیاسی کە لە سودەرەکەمان دکتۆر جان بەخێر بێت. هەروە برای بەڕێزمان کاک شۆر محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەخێروی کاکشۆن سەرەتا لە دکتۆرەوە دەست پێ بکەین دکتۆر ژیان هەردووکان بە جلی کوردیەوە این کاکشوانیش بە هەمان شێوە بە جلی کوردیەوە دیارە ئەمە یەکێکە لەو ڕۆژانەی کە ئێمە دامانەوە بۆ پۆشینی جلی کوردی. بەڵام بەڕاستی یانی ئەگە تۆ بیت ئەمۆکو ینی مورکێشی نەتەوەی و نیشتیمانی سەیری بکەیت من پێم وایە تەنها یەک ڕۆژ بەز نییە بۆی کە ئێمە هەمومان جلی کوردی پۆشین. ئێمە لەم بۆنانەدا پێویستە بەڕاستی چۆن تەماشای بکەین و کورد بە گشتی بۆنەکانی کردوتە پرسێکی نیشتیمانی سوودی لێ بینیە خودنا. بەڵێ سپاس دەکەم بەڕاستی و پرسایی کە جەنابەت ئەمڕۆ بەرنامەیەکی لەسەرەکەی حەقا توێژینەوە و حەقا لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی و حکوومەت و پەرلەمان قسەی جددیتری لەسەر بکات چونکە ئەگەر بگەڕینەوە بۆ 100 ساڵ لە مێژووی گەلی کوردستان ئەم مێژووە پڕە لە کارەسات و پڕە لە سەرکەوتن و پڕە لە بەرەنگاری و پڕە لە قوربانی. واتە ئێمە ڕۆژەکانی ساڵمان ئەگەر بێت و قسەی لەسەر بکەین وەکو ئەکادیمی یا وەکو ئەوی کە شارەزابین لە مێژوو هەموو ڕۆژەکانی ساڵمان پڕا لە بەرەنگاری. بۆ نمونە ئەگەر بگەڕینەوە بۆ دروستبوونی حکوومەتی مەلیک مەحموود بۆ خۆی شانازیەکە دواتر توانین بگەڕێنەوە بۆ دروستبوونی کۆماری مەهاباد هەموو پرسەکانمان دواتر پێ بە پێسەرەکەوێت تا ئەگاتە بەیانی 11,000 تا ئەگاتە ساڵی 1991 تا ئەگاتە ئەو خۆپیشاندا و ڕاپەڕینانی کە لە ناو زانکۆی سلێمانی ڕووەدا تا ئەگاتە بەرەنگاریەکانی ناوشاری هەولێر تا ئەگاتە ڕاپەڕینەکانی کەرکووک تا ئەگاتە یەک بە یەک ڕاپەڕینەکان. ئەم پرسانە ئەو کاتە ئێمە لە سەردەمی بەرەنگاری و لە سەردەمی شۆڕشا بووین بۆیە پرسەکان پرسی هەمومان بوو. بەڵام دوای 91 کێشەکە لە چیا دروستە بێ پرسە نیشتیمانیەکان ڕۆ پرسی حیزبی ئەڕوات کە بەرەو پرسی حیزبی ئەڕوا و تاچی تر دێتە ناو کۆمەلگاوە کە تاچی تر دێتە ناو کۆمەلگاوە ئەم تاکە بە ئایدیایەکی تازە دێتە ناو کۆمەلگاوە. ئێمە گەورەترین گرفت لە بەرنامەی نەتەوەی ئێمەیە ئەوەیە پرسە نیشتیمانیەکان لە پرسە حیزبیەکان جیاناکەینەوە چونکە ئاساییە من ئەگەر کادرێکی حیزب بم شانازی بە ڕۆژی دروستبوونی حیزبەکەمەوە بکەم ئاساییە زۆرشت ئاساییە بۆ هەموو حیزبێک بۆ هەموو تاچێک کە هەر فکرێکی سیاسی ئەو پرسە حیزبیە زاڵبکەی بەسەر پرسە نیشتیمانیەکانە. ئێمە هاتوین ئەمە یەکێکە لە تێکەڵیەکان ئەم تێکەڵیە وای کردووە مای ساردبوونەوە کە بکات لە هەر پرسە نیشتیمانیەکانە.
بە سەبارەت بە جلی کوردی ئەگەر بگەڕێنەوە بۆ جلی کوردی بگەڕێیتەوە ئەبینی وێنەکانی حاجی تۆفیقی پیرەمێرد کە لە گردی مامەیارە گردوێتی یا بگەڕێرەوە وێنەیەشی شاری کۆیە ببینە یا شاری کەرکوک ببینە یان بگەڕێرەوە وێنەیەشی کۆنی شاری دۆک ببینە دەبینی هەموو بە جلی کوردیەوە بوونە بە هەموو چین و توێژەکانەوە بەڵام ئێستا وای لێ هات وردە وردە شتێکێ لە ئەدەبیاتی سیاسیە پێڵێن کاژاڵ واتە شتێکی گشتگیر ئەمریکیەکان ئێستا مۆدێکی کاژاڵیان هەیە واتە مۆدێکی بڵاویان هەیە بۆ لەبەرەوەی لە یەک نەتەوە نەهاتوون ئەگەر بگەڕێن جیاوازی بکەیت بەڵێ ئەگەر بگەڕێتەوە ئەمریکا لە فرەنەتەوە دروست بووە لەبەرەوە هاتون یونیفۆرمێکیان داناوە بۆ خۆیان جلێکی عادەتیە کە لەسەر ئاستی زەوی ناتوانیت بیناسی دەکامە جلی ئەمریکیە بەڵام ئەگەر بگەڕێتەوە بۆ کەسێکی کۆری یا بگەڕێتەوە بۆ چینیەک یا بگەڕێتەوە بۆ کوردی یا بگەڕێتەوە بۆ عەرەبێک ئەزانێمە یەکسەر بە جلەکانی ناسی بۆ لەبەرەوەی ئێمە مێژومان کۆنترە ئێمە صاحب عرقێکی بڵین دێرینترین لە چاخەکانی کۆنەوە هاتوین ئەم پارێزگاریکردنە لە جلوبەرجی کوردی یان جلوبەرجی نەتەوایەتیمان پێویستیەکە لە نێو زانکۆکانە یەک خاڵت پێ بڵم کاکاوڕێکە گرفتە ئێمە ئەگەر لە زانکۆکانمان مامۆستایانی زانکۆمان جلوبەرجی کوردی بپۆشن خوێنکارەکە زۆر لای ئاساییە بێ و جلوبەرجی کوردیە پۆشێ ئەگەر وەزیرەکانمان چەند ڕۆژێک لە ساڵە بە جلی کوردیەوە دەوام بکەن لە وەزارەتەکەیان فەرمانبەرانی ئەو وەزارەتە زۆر لایەن ئاساییە بێتەوە بەڵام ئێمە دەبینین دایم جلوبەرجی کوردیمان کردو بە جلوبەرجەکەم تەنها مناڵەکانی پێدڵخۆشەکەین زای دەنگەنجەکان پێی بڵێن کامە جلی ڕسمیە بۆ کار و بۆ بەڵێ بەڕێز بۆ نابێ بە جلی ڕسمی بێت بۆ جلی ڕسمی و جلی ناڕسمی چییە جلی ڕسمی وەکو پێم وتی جلێکی فۆرمی کاژاڵی نێودەوڵەتیە بەڵام ئەم جلەی تۆ کە بتانی ئیشوکاری ئەو شوێنەی پێبەریتە ڕێوە زۆر ئاساییە ئێستا گەر جەنابەت لە بری چاکت و پانتۆڵێک ئەو جلۆ پۆشیوە تا بەرنامەکەت پێشکەشەکەی گرفتی بۆ دروست کردی و لە جلەکە نەخێر بەڵام ڕەنگە جلێک هەبێ هی نەتەوەیەک بێت کێشە دروست کات لەو کارێکی بەڵام جلی کوردی یەکێکە لەو جلانی هەم بە مقاومەتی تەندروستی وا دروست کراوە چکە ئێمە نەوەی شاخین بە شانازیەوە ئەیڵین نەبێتە قسەکەی مەسعودی کە پێمانەڵێ نەوەی دێ و درنجن بەو شێوێ بەڵام ئێمە نەوەی شاخین و وڵاتەکەمان بە شاخ گەورە بووە لە مروج الزەهەب با مەسعودی تەنانەت بە ئێماڵێنەوەی دێ و درنجن سیرکە بۆ لەبەرەوەی جل و بەرگەکەمان ئەمەدە تۆکمە بووە ئەمەندە ئازا بووینە لە مێژووی گۆتیەکان و لۆلۆیەکانە ئێمە خەڵکێک بووینە صاحبی کللتور و ئادابی خۆمان بوون سەر ڕای ئەو جلو بەرگە توانیمانە زمانمان بپارێزین کاکاوڕێ پارێزگاری لە زمانیش بەشێکە لە کللتوری نەتەوایەتیمان ئەم پارێزگاری ئێستا پێویستە عقلێک پێویستە بەرنامە پێویستە لە نێو خەڵکەوە دیسان هەڵقوڵێتەوە بۆ ئەوەی سەرکردەکانمان سیاسیەکانمان کاربەدەستانمان زۆر لای ئاسایی بێ من بۆ خۆم کە ڕۆشتوم بۆ ئیشوکاری خۆم بەم جلۆ ڕۆشتوم و کەسیش پێی نەوتم عیبە کەسیش پێینم بەڵکو هەندێک لە هاوڕێکان وتیانە بە ئەمڕۆ وێنەیەکیش بگرین ینی ئەوەندە جوان بووە کەواتە پارێزگاریکردن لە ئاداب و کللتور و پرسە نیشتیمانەکانمان ئەرچی تاک بە تاچی کۆمەڵە بە دوور لە هەموو ئایدایەکی سیاسی دەست خۆش دکتۆر جان دێم و خزمەت جەناب بە تایبەتی بۆ کۆمەڵە پرسی زۆر گرنگتر هەر وابەسە بە مێژووی کورد و پرسە نیشتیمانەکانمان سوپاس دەکەم کاک شوان محەممەد ینی ئەوەی کە ئێمە گفتوگۆی لە سەرەکەین ینی وەکو دکتۆر شێرزادی ژاماژەی پێدا کۆمەڵێک پرسی نیشتیمانی هەیە کە ئێمە پێویستە زۆر بایەخی پێ بدەین بە بێ جیاوازی بە فرە ئایدیا و بە هەموو ڕنگ و بیرروبۆچوونە جیاوازەکانەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەڵام ینی کێشەکە لێرەدا ئەوەیە تۆ جاری وا هەیە لایەنێک یاخود کەسایەتێکی سیاسی یا حیزبی دێ پرسێکی حیزبی تێکەڵەکە بم پرسە نیشتیمانیانە کە زۆر جار ینی دەبینی ئەم پرسە حیزبیە زاڵتر دەبێت و بۆنە و یادی زیاتر بۆ دەکرێت لەگەڵەوەی کە پرسە نیشتیمانەکە بە تەواوەتی وەلا ئاخرێت و ئەمرێنرێت و لە بیر خەڵک و نەوەکانی داهاتوو شێبرێتەوە کێ بەرپرسە لەمە بۆچی وای لێ هاتووە کاک شوانجیان سوپاس سڵاو ڕێزمەیە بۆ میوانە بە ڕێزەکەتان و بۆ بینەرانی کورساتی عزیز لە دەست پێکدا پیرۆزبایی لە هەموو بۆنە نیشتیمانیەکان لەگەلی کوردەکەم و سەری ڕێز و نوازش بۆ بۆنە کارە ساتبارەکان و شەیدان دادەنوێنم لە ڕاستیە کاک هاوڕێ
ئەمڕۆ تەوەرێکی جوانە هەڵبژاردووە تەوەرێکی زۆر کاریگەر و گرنگت هەڵبژاردووە قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر وەکو ئەڵێ پێویستیەکی هەنووکەیە بۆ ئێمەی گەلی کورد یەکێک لەو پێویستیانە ئەوەیە کە ئێمە ملەتێکین لە ناو چوارچێوەی چەند دەوڵەتێکا و چوارچێوەی چەند کەلتور و دابوونەریتێکا گەمارۆ دراوین و بە بەردەوامی هێرشمانەکرێتە سەر و بە بەردەوامی ئەیانەوێ ئەو کەلتور و دابوونەریتە جوانانەی هەمانە بیشێوێنن ناشرینیکان و لە بیرمانی بەرنەوە و جیلێک دروست بێت و نەوەیەک دروست بێت کە ئاشنا نەبێ بە مێژوو کەلتور و دابوونەریت و زمان و دیالکتیکە جۆر بە جۆرەکانی زمانی کوردی بەڕاستی ئێمە دەبێ ملەتی ئێمە دەبێ لەم ڕوانگەیەوە هەنگاوی زۆر گەورە بنێت و شەڕی گەورە بکا بۆ ئەوەی پارێزگاری لە خۆی بکە ئەمە سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ جیهان بەهۆی پێشکەوتنە تەکنۆلۆژیەکانەوە هەموو جیهان تووشی ئەم کێشانە بووە ئەگەر بۆ وڵاتێکی وەک فەڕەنسا گرنگ بێ پارێزگاری لە جوگرافیەکەی و لە مێژوەکەی و لە دابوونەریتەکەی بکە ئەگەر بۆ وڵاتێکی وەکو ئەڵمانیا وەکو ئەمریکا شەڕی ئەوە بکەن کە نێلن کەلتوری تر زاڵ بێ بەسەریانە ئەوە بۆ ملەتی کورد هەزار جار ئەم شەڕە پێویستە و هەزار جار قسەکردن و گفتوگۆکردن لەسەر پاراستنی دابوونەریت و زمان و کەلتور و بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکانمان زۆر پێویستە چونکە بەڕاستی لە ماوەی ڕابردوو زۆر شتیان لە بیرینەوەی تازە بردووەتەوە و وەختە وای لێبێ ئەو شتە پیرۆزانەی کە نەتەوەکەمان پێی بەردەوام بوو و ملەتەکەمان لە قۆناغە جۆر بە جۆرەکانی چەوسانەوە و داگیرکاری و هێرشەیەک لە دوای یەکانی نەتەوە سەردەستەکانی داگیرکەرانی کوردستان ماونەتەوە وەختە ئێمە خۆمان لەم قۆناغا و بە تایبەتیش گلەیەکە لەوەوەی سەرچاوەگرێ لە 32 ساڵی ڕابردوو ئێمە حکوومەتێکی مەحەلی خۆمان هەبووە و دەسەڵاتێکی خۆمان هەبووە و ئەمانتوانی هەنگاوی زۆر گەورە لەم بوارەیە بەرینە پێش لێرەشەوە دێمە سەر پرسیارەکەی جەنابێت چێ بەرپرسە لەوەی ئەم بۆنە و مناسەباتانە و ئەم دابوونەری واقعێک دروست بێ کە ئەم بۆنە گەورانە بۆنە نیشتیمانیانە بە حزبی بکرێن بچووک بکرێنەوە دیارە بەڕاستی یەکەم حکوومەتی هەرێم بەرپرسە دووەمیش دوو حزبی دەسەڵاتدار یان هاوپەیمانی حزبە دەسەڵاتدارەکانی ئێستای هەرێمی کوردستان بەرپرسن لەوەی کە نایانتوانیوە لە ڕێگای پەروەردەکردن و لە ڕێگای فێرکردن و لە ڕێگای گرنگیدان بە بۆنە نیشتیمانیەکان و دوورکەوتنەوەی دەستی حزب لەو بۆنانەوە با بڵێن پەروەردەکردنی نەوە لە دوایەوە لەسەر بیرروبڕوای نەتەوەی و نیشتیمانی و بۆنە نیشتیمانیەکان ئەمانە لی بەرپرسن و بەداخەوەش کەم و کوڕیمان یەکجار زۆرە لەم بوارەیە و من پێم وایە بە بەرنمەیەک و دوان و قسە لەسەرکردنێک توێنێتی ئەم بابەتە ناشکێنێ قسە هەیە بابەتێکی زۆر گەورەیە لە ناو کەسانی بازبوون و خەڵکانی بەتەمەنە قسەیەکەوە تا ڕادەیەکی ژۆک و گلەیەک وایە لە جیلی تازەیەکەن لەو کەسانەیەکەن کە لە ئێستادا ینی تر ئەوان وردەوەردەدێنە ناو جوگەکانی دەسەڵات و بەڕێوەبردن لە وڵاتەدا دەوتری ئەوان خۆشیان بەشێکن لەو کەم تەرخەمی کە وای کردووە ینی بۆ نمونە زۆر بایەخ نەدەن بە پرسە نیشتیمانیەکان یاخود نەتەوەیەکان یاخود ئەو کارە ساتانی کە ڕوویداوە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەماندا ئەمە گەنجانن یاخود جیلی نوێن کە خۆیان کەم تەرخەمن یاخود نەخێر هەر ئەو گۆڕانکاریە تەکنەلۆژیا خێرایە کە جەنابی شدا ئاماژەت پێدایشێکە لە هۆکار و فاکتەرەکان کە وای کردو ئەوانیش کەم تەرخەم بن لە ڕاستیە ئەم بابەتە بابەتێکی مطلق نییە نسبیە هەمووی حساباتی وردی تێدایە من گلەی ڕووی گلەیم ناکەمە جیلی تازە و بەڵکو ڕووی گلەی مەکەمە جیلی پێش جیلی تازە و دەسەڵاتداران چونکە ئەم بابەتانە دەبێت لە ڕێگای یاسای پێشکەوتوو و دەبێت لە ڕێگای حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان کاری جدی بۆ بکرێ من نمونەیەک دێنمەوە لەم ڕۆژانی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم و بە تایبەتیش لە پارێزگای هەولێر بابەتێک وشێندرا لەسەر ئەوەی تابلۆ گشتیەکان بکرێن بە کوردی ئەمە بابەتێکی زۆر گرنگ بوو و من بۆ خۆشم وەکو
لاپەڕەی خۆم لە فەیسبوک بابەتێکشم لەسەر ئەم بابەتە نووسیوە و من پێم وایە دەبێ بەڕاستی ئەمە ڕقەمی یەک ئەرچی حکوومەتە، ڕقەمی دووەم ئەرچی ڕۆشنبیران و قەڵەم بەدەسەکانە، ڕقەم سێ ئەرچی تاکە هاوڵاتی هاونیشتیمانی، چونکە ئەگەر یاسای پێشکەوتو لەم بابەتانە دەربچێ و حکوومەت جێبەجێ بکە و ئەو کاتە هاونیشتیمانیانیش هەست بەوە دەکەن کە یاسایەکەیە و حکوومەتێکەیە کە ئەم یاسایە دەپارێزێ و جێبەجێ دەکە و ئەم هاوڵاتیانش دەبێ بچنە ژێرباری جێبەجێ دەکەین. مەسەلەن بۆ نمونە یاسای هاتوچۆ، یاسای کامیرەی چاودێری حکوومەت جێبەجێ دەکا لەبەرەوەی داهاتێکی مادی بۆ حکوومەتیایە، بەڵام یاسایەک جێبەجێ ناکە کە کابرا کاسبە دوکانێکی هەیە، خواردنگەیەکی هەیە، هەر کارێکەکە تابلۆکەی بە زمانێکی ئینگلیزی نووسیوە یان بە عەرەبی نووسیوە و زمانی کوردی تیا بەکار نهێناوە، ئیجراعات لەمە ناکات. لە بەرامبەر هەموو ئەمانەش دەبێ ئێمە ئەوە بزانین. ئەمڕۆ لێشاوێک لە تێکەڵبوونی کەلتورەکان، پێکدادانێکی گەورە لە تێکەڵبوونی کەلتورەکان هەیە و لەم حاڵەتەشدا کەلتوری باو، کەلتوری دەسەڵات زاڵە بێ بەسەر ئێمەیە. بۆ نمونە کەناڵەکانی ئیعلام، ئەو هەموو فلیم و دۆبلاشکراوانەی کە بڵاوێکەنەوە و بە جۆرەها شێواز ئەیکەنە قورجی وڵاتیانی ئێمەوە، ئەمە کاریگەری سلبی زۆر گەورەی داناوە. ئەمە دەبێت لە ڕێگای یاساوە جێبەجێ بکرێ و دەبێت وەزارەتە مانیەکان، وەزارەتی ڕۆشنبیری بەرنامەی گرنگ و پێشکەوتووی بۆ ئەم بابەتانە هەبێت. دەسەکانە خۆشوە کاک شوانانی کۆمەڵێک بابەتی گرنگە و ڕوژان سوپاس دەکەم دێمە خزمەت جەنابەت کاک دکتۆریانی بە تایبەتیەوەی کاکشوان ئاماژەی پێدا مەسلەی بواری پەروەردە و فێرکردن و ناوەندەکانی خوێندن و ناوەندەکانی زانکۆ و ناوەندە ئاکادیمیەکان کە پێویستە، یعنی بەڕاستی ئەرکێشی گرنگ لەسەر شانی ئەمانە کە نەوەیەشی تازە ینی پێدەگەێنن دەیهێن نەبوون، دەبێ بۆ نمونە تۆ پرسە نیشتیمانەکانی لەلا گەورە بکەی و هەروەها بۆنە و کارەساتەکانی بخەیتە بەرچاو بۆ ئەوەی کە ئەو شارەزابێ بۆ مێژووی کە هەیە. ناوەندەکانی پێگەیاندن لە هەرێمی کوردستان بە تایبەتی زانکۆکان چی کردو بۆ ئەمە، ینی بەڕاستی دکتۆر شێرزاد؟ ناوەندەکانی خوێندن و گەنجان من حەزەکەم تیش بخەمە سەر هەندێک بابەت. یەکێ لەو گرفتانەی کە لە ناوەندەکانە هەیە بە تایبەتی لەسەر جلوبەرگ ئەوەیە ئێمە یەکپۆشیمان نییە لە زانکۆ و ئامادەیەکان و هەروەها قوتابخانەکانی خوارەوە. ئەم یەکپۆشیە حەقە بڕیاری بۆ دەرچێت لە زانکۆکانە. چەند شتێک لە کۆڵ دایکان و باوکان و لە ڕووی ئابووریشەوە قازانجی لەکەین. یەکپۆشیکردن یەکسانیەک دروستەکان لە نێوان مناڵە هەژارێک و مناڵە دەوڵەمەنێک کە ئەم یەکپۆشیە دروست بوو وەکو لە زانکۆکانی جیهانە بە شێوەیەکی گشتی هەیە. کاتێک کە ئەڵێن فلان ڕۆژ تۆ ئازادی چ جلێک لە بەرەکەی ئەو کاتە دەرەکەوێت عرضکردنی جل. بەڵام ئێمە ناوەندەکانی خوێندنمان بە شێوەیەکی گشتی لە زانکۆکانە ئەوەندەی نمایشی جلوبەرجی جۆرا و جۆری کلتورە جیاوازەکانی جیهانی لێکرێ، ئەوەندە فکرە جیاوازەکانی جیهان نایەن لەوێ شتێکی کە لێ کاکڵەکەین و شتێکی لێ هەڵەنجێنین بۆی بیکەینە ئەواتە ئەوی کاکشوان و تیتێکەڵبوونی کلتورەکانی وش کاریگەری هەیە، کاریگەری هەیە. بەڵامیش هەیە لەو بڕیارانی کە پێویستە وەزارەتی پەروەردە دەریکە وەزارەتی ببرن خوێندنی باڵا دەریکە یەکپۆشیە لە زانکۆکانە. من لێرە پێشنیاریان بۆکەم سەبارەت بە زمان دەوڵەتی ئیسلامی تاوەکو گەیشتە دەوڵەتی عوسمانی تا نەمانی دەوڵەتی عوسمانیش کە کاتێک ئەتاتورگێتە سەرتەخت یەکەم شت کە ئیگۆڕێ تیپی یا بڵین پیتی عەرەبیە بە پیتی لاتینی. ئەگەر بگەڕێیت ئێستا لە نێو شاری ئەستەمبول یان لە شاری ئەنقەرە ئەوانە هەر وشەکە بکەیتەوە بە عەرەبی لی تێگەی، بەڵام کە گۆڕیوێتی ئەوێ بەرەو غەرب بیبە. واتە زمان یەکێکە لە کێشەکانی ئێمە کە کەمتر لە ئەو تابلۆیانی سەر شەقامەکانە ئەبینیت گەورەترین مارکێت یان گەورەترین چێشتخانە تەنها بە زمانێکی ئەزنەبی وشەکە هەر لی تێناگی نازانی چییە. لە ئەخیر دیاردەی جیهانیە لە قەتەر حەزەکەم وەک نمونە بهێنمەوە مۆندیالی قەتەر کە لە قەتەر کرا مۆندیالێکی عالەمی و مۆندیالێکی جیهانیە. ئەبینیت گۆرانی دەستپێک کە تیپێک لە تیپە کۆریەکان پێشکەشی کرد، دوو گۆرانی بێژ، یەکێک لە کۆریا یەکێک لە عەرەب. گۆرانی بێژەکانی چیان جۆن کووکە، یەکێکیانیش فەدل کوبەیسیە. جۆن کووک لە تیپی خۆیان لە کۆریا تیپێکە کە گەنجان زیاتر چاودێریەکە ناوی BTSە. تەسەورەکەی کاک هاوڕێ گۆرانیەکە کە پێشکەشەکری ئاوازەکەی عەرەبیە
جۆن کوک بە زمانی ئینگلیزی گۆرانێکاڵێ مەس ئاوازەکە عەربی ئاوازەکە عەربیانی تۆ کە لێرەوە جۆت لێبێ هەستەکەی ئەم دیاردە جیهانیە لە قەتەر ڕوویدا و لە ناو دەوڵەتێکی عەربی ڕوویداوە بەبێ ئەوەی هیچت پێ بڵێ تەنها جۆت لە ئاوازەکە بێ ئیتر جۆن کوک بە زمانێکی ئینگلیزی لێ خۆی خەڵکی کۆریایە جۆن کوک چی بکە بۆ ئەوی خۆی جێ بکاتەوە لەناو ئەم کللتورە عالەمیەیە دێ بە جلێکەوە دێ ئەو جلە ئەگەڕێتەوە بۆ پاشاکۆنەکانی خۆیان تەسەورێکی لەگەڵ یەکەم دەرکەوتنی ئەم گۆرانی بێژە کۆریەیە کە گۆرانی بێژێکی ناسراوی عالەمیە یەکسەر ئەو جلەی کە لە بەریایەتی پێشتر کە کۆمپانیەکانی خۆیان کۆریەکان لە دنیای بڵاویان کردێتەوە یەکسەر سۆڵت ئاوتە بیانی یەکسەر لە بازار ڕنامێنێ لە ماوەی چەند سەعاتێکە هەموو بەڵێ بەڵێ یعنی تۆ بیرکەرەوە خۆ مەبەستم چیە لێرە جێکردنەوەی خۆت لە ناو کللتورە جیاوازەکانی عالەمە ئەبێت عقلێک لە پشتیەوە بێ ئاراستی ئەو جەنجاڵێک گەورەی کە تەکنەلۆژیا لە جیاندا دروستی کردووە ئەو قەرەباڵغی کە هەیە هیچ کارەسات نییە کارەسات نییە بۆ ئەوی کەمە بسڕێتەوە بۆ نمونە من بۆم باس کردی قەتەر هاتۆ ئاوازەکەی عەربی داناو بۆ ئەوی من و تۆ تێبگەێنێ فارسێک تێبگەێنێ ئینگلیزێک تێبگەێنێ کە لە دەوڵەتێکی عەربیە و بە ئاوازێکی فارسی بەڵام جۆن کوک لەبەری کۆریەکان عاقڵن هاتۆ بە جلێکەوە داوابەزێ ئەو جلاگەڕێتەوە بە پاشاکۆنەکانی خۆیان ئەمە چییە؟ ئەمە جێکردنەوەی خۆتە لە نێو پێشکەوتنی گەوری تەکنەلۆژیایە ئەگەر بگەڕێینەوە من حەزەکەم بە نمونە بیهێنمەوە بگەڕێنەوە بۆ مێژووی نەتەوە یەکگرتوەکان 170 نزیکەی 170 یادی یان بڵێن ڕۆژی جیهانی کانی هەیە کە دیاری کردو و نەتەوە یەکگرتوەکان تێدا بڕیاری لێ دراو بە پێی میساقی نێودەوڵەتی لەو 170 کە دابەشە بێ بۆ هەندێکیان دابەشە بن بۆ ڕۆژەکانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی و تەندروستی بۆ ڕۆژی شەکەرا ڕۆژی شێرپەنجا ڕۆژەکانی جگەرە نەچێشان چی ئەوانە هەندێکی دابەش بۆ پارێزگاریکردن لە ژینگا ڕۆژی زەوی ڕۆژی پیسبوونی ژینگا ئەمانە هەموو هەتا ڕۆژی تایە بۆ ڕۆژی WC تەسەورەکەی ڕۆژە لە جیهانە دایناوە دیارە گرنگجیە لە ڕووی ژینگەیەوە ڕۆژەیە بۆ زمان و کەلتور زمانی رووسی زمانی ئیسپانی زمانی عەربی زمانی ئینگلیزی ڕۆژیان هەیە لە جیهانە هەر بەڕەسمی نەتەوەیەکتەکان باشە خۆمە ژۆک و کوردیانی ڕۆژەکانمان و دیاری کردووە لەو ڕۆژمێری کە بۆنەکانمانی تایە هەمووی دیارە ئەلێرەیە نقطەکە یەک ڕۆژی تایە کە زۆر جار ئێمە دڵمان پێخۆشە بێ ئەویش ڕۆژی 21 ئازارە نەورۆز ڕاستە ڕۆژێکەیە لە جیهانە ناوی ڕۆژی نەورۆزە بەڵام کە ئەگەڕیتەوە وەسیقەکە خوێنیتەوە لەسەری کە بڵێن ڕەزامەندی درراوە باسی نەتەوەی کورد ناکە باسەم ڕۆژەڵاتەکە بەڵێ ناوی ناوە ڕۆژی مەسە بۆن ڕۆژی نوێ هەتا کەلیمەکەی هێناوە نەورۆز نوروز نارس ئەنی ئاوا هێناوێتی ئەنجاڵێم ڕۆژە بەواتای چیەکە بەواتای ڕۆژی نوێەکە بۆی هەموو جیهان لەم ڕۆژەیە ئەوە بکەن مەبەستەکە لێرە چێ ئێمە وەکو کورد ئەو هەموو کارەساتە کارەساتی ئەنفال کارەساتی هەڵەبجە دەیان کارەسات و شۆڕشمان گرتووە لە باکوور تا باشوور تا ڕۆژهەڵات تا ئەوە نەمانتوانیوە نەک لە ناو خۆیە لە نێو دەوڵەتیش ئەم ڕۆژە بسەلمێنین ئەم ڕۆژانە زۆرجار لە سەردەمانی خۆیان کارەساتانە بەڕاستی دەنگ و سەدای خۆی داوەتەوە بەتایبەتی ئێمە گەر بازە کۆڕە بکەین یان لە ساڵی 91 گەورەترین سەدایە لە هەموو جیهانە بەڵام پرسیارەکە ئەوەیە کورد ڕاستە لەو سەردەمانەیە توانی هەندێک بڕیاری بە پشتیوانی فەڕەنسا لە ئەنجومەنی یاساییش پێ دەرکات بەتایبەتی 680 بۆ پاراستنی ینی کورد لە فڕۆکەکانی سوپای ڕژێمی باسی ڕووخاو بەڵام دواتر ئێمە سار بووینەوە نەمانتوانی ئەمە باشە بۆ نەیکەینە ڕۆژی کۆڕەوی جیهانی بەڵێ با یعنی تۆ بیری لێ بکەرە بۆ ئێمە ئەکادیمیستەکانمان سیاسیەکانمان ئەو ڕەهەندە کوردیانی کە لە دەرەوە کارەکەن لە نێو ئەوروپا لە ئەمریکا لەکوێ بۆ نەیان توانیوە ڕۆژی کۆڕەوی جیهانی دانن کەواتە ئێمە لە ناو خۆیان شتەکان دایم پەرپەرتەکەین ئەنجا شعرێکی عەربی هەیە ئەڵێ أصابع كف يد في عدة 5 ولكن في مقبض السيف 1 على ژمارەکانی پەنجا ئەگەر بژمێری لە عەدەدا 5 بەڵام کاتێ شمشێرەگرن ئەبن بە یەک ئێمە بەردەوام پەنجەکان لەتەکەین وە کاگنەوە شیروانە لە پەنجەکانە شوێنین ئەمە یەکێکە لە گرفتەکانی نەتەوەی کورد تا ئێستاش ئێمە یادەکان بەرەو بچووکیە بین یادی ڕاپەڕین یەکێکە لەو یادانەی کە بەرزترین ئاستی وەعی کۆمەڵایەتی وشیاری و ستەم گەیشتە ترۆپک بۆ ئەوەی دژایەتیەک یان هەڵسانێک دروست بێت لە ناو کۆمەلگای کوردیەوە تەنانەت ئێمە خوێنکار بووین لە تەمەنێکی زۆر مناڵە بەشداری ڕاپەڕینەکانمان کردووە بۆ لەبەرە ئەو وەعی نیشتیمانیە هەبوو ئەمانەوێ دەسەڵاتدارێکی داپلۆسێنەر یان دەسەڵاتدارێکی دیکتاتۆر بڕوخێنین بۆ لەبەروی هەمومان هاوبەش بووین قسەیەکەی لە مێژووی کووردا زۆر جا دووباراکرێتەوە ئەلە کاتێکە چیمیاییمان لێدن یا کاتێک کە تۆپمان تێگرن کاتێک ئەمان سوتێنن ناپرسن تۆ چ ڕەنجی
بیر و باوەڕەکەت لە کام ئایدیای سیاسیە هەموو وەکو نەتەوەیەکە خوێندنەوە بۆ پارێزگاریکردن لە خۆمان بۆ ئەوەی خۆمان بچەسپێنین وەکو نەتەوەیەک ڕێگاکان ئاسانن و ڕێگاکان هەوڵی جددی ئەوێ من بە نمونە گۆرانێکی قەتەرمێنایەوە باشە بۆ ئێمە نەتوانین پارێزگاری لە بنیادی خۆمان بکەین ئاگات لێ کاتی خۆی حیزبی بەعس چیە کرد حیزبی بەعس بیستە شارەکان بدا بە یەک ئەهات ناوێکی لەناو سلێمانیە قوتە کردەوە بۆ ئەوەی خەڵک گاڵتە بە سلێمانیەکان بکە بۆ نمونە بە سلێمانەکان گۆرانێکی کەریم غەمزەیە یوت خشەی دێ ئەبوو شارەکانی تر گاڵتەی پێ بکەن میان بە کەرکوچیەکان ناونۆتکەی دروستە کرد ئێمە گاڵتەمان بە کەرکوچیەکان بکەن کەرکوچیەکان گاڵتەیان بە هەولێرەکان بکردا بیان و تا بۆڕی ماست بیری لێ بکەرەوە بۆ ئەمەی دروستە کرد بۆ ئێمە دایم پەرپەر ئەو کللتوری ڕقە تا ئێستا ژانی بەردەوام ئوستاد ئەو کللتوری ڕقە بەعس و پێش بەعس دایناوە تۆ بیرکەرەوە لە پەیمانی سیڤەر و دواتر لۆزان کە کوردستان بە شێوەیەکی گشتی دوای ڕوخانی یان دوای نەمانی دەوڵەتی عوسمانی بۆچی کوردستان ئاوە لەسەرم ئاراستەیە لەت کراوە ئاسیر کە سۆران و بادینان ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ورمێ و ئەوانە بە شێوازی لەهجەکانیان جیاوازیەکە لەگەڵ خوارەوە ئەگەر ئاوە لەتی کردای ئێمە و سنە و مەریوان و ئەوانە بە یەکەوە بوونە زووتر ڕەنگە بگەیشتنایە تەنانەت عەقڵی دابڕین عقلێکی سیاسی لە پشت کوردەوە هەر لەسەر ئەو مکڕبوونەی خۆمان کە ئێمەی کورد ینی زۆر سوورنی لەسەر پاراستنی هەم کللتورمان هەم ینی پرسە نیشتیمانەکانمان یاد و بۆنەکانمان یعنی برادرام لە کۆنتترۆل شتێکیان بیر خستمەوە سەبارەت هەر بوو مۆندیالی قەتەر کە جەناب داماژەت پێدا ینی ئەوان باس زەواکەن ئەڵێ ڕاستەیە بۆ نمونە قەتەر وای کرد ینی چۆنەڵی عگال و ینی دزداشە بکاتە بەری زۆربەی هاریزانە بەناوبانکانی یاخودەوە عەباییدا بەسەرشانی مێسیە ئێمە باشە یەک دنیا دۆست و یەک دنیا خەڵکی بیانی دێتە هەرێمی کوردستان و دێتە کوردستان و سەردانمانەکە تا ئێستا نەمانتوانێت بۆ نمونە کوڵەباڵێکی بکەین بەبەرە تا ئێستا نەمانتوانێت قاتیشی کوردی گەورەترین گرفتی ئەمەچی ئەو مامۆستایانی کە هاتن بڵێن لە پرۆفیسۆرەکان لەو پیاوە گەورانی کە لە وڵات لە بەغداوە هاتن کاتی خۆی یان لە هەر شوێنێکەوە هات یەکێک لەو مامۆستا عەرەبانە بە کە مامۆستای ئێمە بوو پێی وتم مامۆستا بۆ ئێمە ئەبێ ئیلا بە عەرەبی لەگەڵ جەنابتا قسەکەین تۆ لە بەغاوە هاتووی ئەو ساڵە لە عێراقاژی ناگرێت تۆش تۆزە کوردی لەگەڵ قسەکەی وشەی کوردی بزانی قسەیەکی کرد قسەکەی ئەو تەواو بوو وتی ڕۆڵە من کە هاتم ئەلێرە پێش ئەوەی موافقەم بۆ بکەن و بمکەن بە مامۆستای ئەم زانکۆی سلێمانیە دەبوو دەورەیەکتان بۆ ئێمە بکردا خولێکتان بۆ من بکردایەتەوە وەک هەموو دنیا وتی ئێوە شوانێکتان تاوەکو ئەگاتە پرۆفیسۆرێکتان بگاتە هەر وڵاتێکی ئەوروپی وتی لە سەرەتاوەی خێنە دەورەیەکی زمانەوە بۆ ئەوەی فێر بێ لە بازاڕە چۆن مامەڵی خۆیەکە وتی من هاتووم فەرمانێکشان بۆ دەرکردم و کردمیانە بە مامۆستای ئەم زانکۆیی کە زانکۆیەکە لە 1990 کووردا وتی منیان نەخسەتە خولێکی زمانەوە کەواتە ئێمە عقلی ئیداری بەڵێ خەلەلەکە خەلەلێکی کارژێڕیە لە حکوومەتی هەرێم ئەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرێ ئێمە نامانەوێ هەموو شتەکە هەر بڵین ئەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرێ نەک ئەوەی خەلەلە بەرنامەی نییە چکە ئەم ڕۆژانەی کە دانراوە کاکاوڕێ هەر ڕۆژێک ئەبێت تۆ مقارنەیەکی لەگەڵ ڕۆژەکەی ساڵەکەی پێشوە بۆ نمونە ڕۆژی جلی کوردی من بە حەزەکەم وەکو نوکتەیەک باسی کەم ڕۆژی جلی کوردی ئەمە متابعە بکە بە تایبەتی لە جلوبەرجی ئافرەتانە زۆرتر دەرەکەوێت لە جلوبەرجی پیاوانە تەنها ڕەنگەکانە گۆڕێ خۆ هیچ تەتەورێک ڕووی نەدا و هیچ پێشکەوتنێک ڕووی نەدا ئایا چیمان کرد لە جلی کوردی ئایا توانیمان ئەم جلە کوردیە زیاتر کەین ئەو عەدەدانی کە لەبەرەکەن زیاتر بیناسێنین بە دەرەوە بیکەین بە مارکەیەکی نێودەوڵەتی کەسێک لە ئەڵمانیەوە حەسکا جلێ کوردی لەبەرکە کەسێک لە فارسەوە حەسکا جلێکی کوردی لەبەرکە عەرەبێک کە هاتە ئێرە بێتە بازار لە بازرگانێکی کورد جلێکی کوردی بکڕێ ئێمە ساڵانە نەداتامان هەیە نە ئەتوانین ئەو جیاوازیە بکەین لە بەی ساڵەکان خوێنەوەمان نییە بۆ ئەو مارکتینگیشمان نیە ئەسەر لە دنیاە مارکتینگ هەیە یعنی تۆ جلی کوردی جوانترین جلە کاتی خۆی وتیان هەناری هەڵەبجا یەکێ بە لەو هەنارانی کە لە عرضکردنی ئمارات و لە دوبەی عرض کراوە بۆت بە باشترین هەنار و چلوی چەند دۆلارێکی کردووە هەموو لە خۆمانە دڵمان پێ خۆش بووە مازانی باخی هەنارمانەیە ئەی ئەگەر بڵێن مراتخانی کوردی یان ڕانک و چۆغی کوردی یا کلاشی کوردی یا هەر شتێکی تر جا نەبێتە نوکتەکە وتیان ئەم کلاشی کە دروست کراوە ئاگاتان لێبێ سینی یا سینی نیە کارەساتە گەورەکە ئەلوەیە دەست خۆش دکتۆر دێمە خزمەت جەنابەت کاک شوان یعنی بۆ نمونە ئێستا ئێمە لە سەروبەندی مانگی ئازارین یعنی ئێمە مانگی ئازار هەمووی ینی ڕاپەڕین و خۆشی و کارەساتیشی تێدا ینی بۆ گەری کورد بەڵام ینی ئەگەر باز ڕاپەڕین بکەین ڕاپەڕین وەرچەرخانێکی گەورە بوو کە کوردی لە دەست
زۆڵم و جەور و چەسانەوەی ڕژێمی بەعس کە ڕژێمێکی فاشی دڕندەی گیانی بوو ڕزگار کرد. بەڵام یعنی خەریکە یادکردنەوەی ڕاپەڕی نیشکە بۆنەیەکی نیشتیمانیە پرسێکی نیشتیمانیە زۆر جار ئەو بایەخی نامێنێت بە تایبەتی بۆ وای لێکراوە کە هەندێک جار هەندێک لایەنی سیاسی یاخود هەندێک حیزب دێن بە تایبەتی کارەکەن لەسەر ناشرینکردنی سیمای ڕاپەڕین یاخود دەستکەوتەکانی ڕاپەڕین بەلا ڕێدا بن. ینی ئەمە کێ بەرپرسە لەمە کێ ئەتوانێت ئەم ڕێگات شەوتە ڕاست بکاتەوە بەڕاستی کاکشوان. سپاس کاک هاوڕێ بابەتەکە زۆر بەڕاستی خۆشە بابەتێکی زۆر گرینگە ینی دەکەم هیوادارم بە دڵە بێت. من تموحم هەیە زیاد قسەی تیا بکەم. من بەر لەوەی بچمە سەر پرسیارەکەی جەناب دووسێ نمونە دێنمەوە. ڕەفیقێکم بۆی جێڕامەوە وتی ئایلەیەکی کورد هەیە کابرا خۆی کووردە و یعنی با بڵێن خێزانێکە سێ کوڕی هەیە کوڕێکی لە مووسڵە ئێستا بۆ بە عەرەب کوڕێکی لە پردەیە ئێستا بوونە بە تورکمان و تەنانەت ناو جەبهەی تورکمانیش داوامەکە و دژی کوردیش زۆر لێدوانەدا. کوڕی سێمی لە تەچەیە تەچەی کاکەمەند لەو لای چەمچەماڵەوە کووردە نە عەرەبی زانێ نە تورکمانی شەزانێ. کاک هاوڕێ کێشەکە لەوە کێشەکە لەوەیە ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ خۆمان بگەڕێنەوە بۆ ڕابردوومان بۆ دابوونەریتمان ئەمەش بە سیستەمەکرێت. من مامۆستا نمونەیەکی نایەوتی مامۆستاکانمان بە عەرەبی قساکەن لە جامیعە ئەوە سیستەمە ئەتوانێت ئەو مامۆستایانەی کە دێنە هەرێمی کوردستان یان ئەو دکتۆرانەی دێنە هەرێمی کوردستان کە خزمەتی پزیشکیەکەن و دەبێ بەڕاستی ئەوانە فێر کوردی بکرێن لە دنیای شتیوان نییە تۆ بچی لە دەوڵەتێکە ئیش بکەی زمانی و دەوڵەتە نەزانی ڕێت نادەن ئیشت نادەنێ ئەوە بەس کوردستانە ئەم شتانێتیایە. ئەم بابەتە بابەتێکی گرینگە بەوەی کە قسە لەسەر کۆمەڵێ بابەتەکەین یعنی یەک بابەت نییە. بەڵێ پرسەکە گشتگیرە. پرسیاری جەنابەت لەسەر ڕاپەڕین بوو پرسیاری جەنابەت لەسەر ڕاپەڕین بوو بەداخەوە کەواڵێم بەڵام ئەمە حەقیقەتە لە دوای ڕاپەڕینەوە حزبە دەسەڵاتدارەکان نمونەی جوانیان لەم بوارە پێشکەش نەکردووە بە بەڵگەی ئەوەش ئەم ساڵ کە یادی تێپەڕبوونی 32 ساڵ کرایەوە لە دەستپێکە بەڕاستی بە حزبیکردنێکی زۆر تۆخی پێوە دیار بوو بەداخەوە کە لە ڕاپەڕینەوە لە ڕانێەوە دەستپێکە. ئێمە لە کەرکووک پێم خۆشە ئەمە بڵێم ینی لە کەرکووک هەر یەک ڕۆژ دوای ئەو ڕۆژە کۆبنەوەیکی حزبە کوردستانیەکان کرا کە من بۆ خۆم لە خزمەتیان نابووم ڕجام لێکردن وتم یادی نەورۆز یادی ڕاپەڕین 16 سێ 14 4 11 ئازار ئەمانە بۆنەی نیشتیمانی ئێمن لە حزب گەورەترن. حزب ڕاستە زەرورێتێکی سیاسیە حزب داهێنانێکی پێویست بووە و بەردەوامیش هەر پێویستە بەڵام حزبێک ناتوانێت نوێنەرایەتی ملەتێک بکە بە هەموو شێوازەکانیەوە بەڵام ئەوە ملەتە ئەوە نیشتیمانە کە لە حزب گەورەترە. ئێمە کێشەیەکمان هەیە ئەوەیە کە هەستی بوونی خۆمان هەستی نەتەوەیی خۆمان هەمیشە طبعا ئەمەش بە بۆی تاریخی داگیرکاریەوەمان لاتۆ خۆمان بەلاوازە بینین شتەکانی خۆمان بە بچووک ئەبینین زمانی خۆمان بە کەم ئەبینین. من پێ دەڵێم ئێستا لە کەرکووک یەکێک لە کێشە هەرە گەورەکان ئەوەیە لە هەموو فەرمانگە حکوومیەکان زمانی ڕسمی زمانی عەرەبیەوەی زمانی چکە بەکار نایەت ڕوا بکە بە کوردی قسە بکە هاوکاریت ناکەن ڕێت نادەن وەک پێویست مامەڵەکەت بۆ جێبەجێ ناکەن بەداخەوە کوردێکی یەکجار زۆر شانازی بۆەوەکە کە بە زمانی عەرەبی قساکە مەجلیس بووەکە کاوڕێ ئێمە لەو کەرکووکە 40 کەس بووینە 2 عەرەبی تیا بووە 38 کورد بووینە ئێمە لەبەر احترامی ئەو 2 عەرەبە زمانی خۆمان لەبیر کردووە بە عەرەبی قسە کراوە. من بۆ خۆم وەکو تاکێک زۆر دەمێکە قسە لەسەرم بابەتاکەم بەڕاستی و زۆر دەمێکە شەیدای ئەوەم کە ئێمە بگەڕێنەوە بۆ خۆمان قەت لەگەڵەوە نیم ڕێز لە خەڵک نەگرین با ڕێز لە خەڵکە گرین بەڵام دوای خۆمان من دوای زمانی خۆم ڕێز لە زمانەکانی ترەگرم دوای کەلتوری خۆم ڕێز لە کەلتورەکانی ترەگرم
و بە تایبەتیژ من لە دەستپێکا باسم کرد ئێمە خاکمان نیشتیمانمان زمانمان کەلتورمان بوونمان لەژێر هەژمون و داگیرکاری دوونەتەوە سێنەتەوەیە بەداخەوە زۆر دوور لە ئەتەکێت و دوور لە ئینسانیەت و دوور لە هەموو بەها ئەخلاقێتە مرۆڤایەتیەکان تەحملمان لەگەڵاکەن بە هەموو شێوازێک ئێمە چەوسێنەوە ئێمەش بۆ خۆمان هەمیشە بە درێژایی تاریخ بەشێکمان یارمەتی دەری ئەو هێزە داگیرکەرانە بووینە و بە درێژایی تاریخ ئێمە نیوەمان شان بەشانی داگیرکەران لە توانەوەی یەک خاڵێکە ژۆڵاوەکو تێبینی ئەگەر بۆ ئیزافی ینی بابەتەکە زۆر جار ئێمە ینی کورد کاتێک کە داژیکراوین و ژێردەستەین و زۆڵم و چەسانەوەمان بەرامبەرەکرێت ئەین زۆر سەیرە هەستەنەتەوایەتی و نیشتیمانیەکانمان زۆر لە ترۆ بکایە بەڵام کە ئازادین و خاوەن خاک و خاوەندە سەڵات و خاوەن ئەزمموی خۆمانین کەچی سەیرە سار دەبینەوەیانی ئەمە لە زۆر بابەتە ئەمە بۆ چیە گەڕێتەوە سایکۆلۆژیاکەمانە وایە یاخود نازام هۆکاری دیکە هەیە پاڵنەر هەیە بۆ ئەمە جوانە بە دەلیلی ئەم قسەی جەنابەت نمونەیەکت بۆ بێن ئەمڕۆ لە جامیعەی کەرکووک لە بەشێک لە ناوشاری کەرکووک شەڕ بوو لەسەرەوەی کە ڕێگە نادرا هاوکاری ناکران بەجلی کوردیەوە بچنە ژوورەوەمە دقیق بۆ چوونەکەی تو جوانە بەڵام من بۆ چەند بەشێک گەڕێم یەکیان بەڕاستی ئەوەی باست کرد سایکۆلۆجیامان وایە چونکە بە هەزاران ساڵە ئێمە ژێردەستەین ئەمە هاوڵاتی پلە دوین یعنی ئەمە حەقیقەتێکە ئەمە بۆ بە کەلتورێک لە ناومان خۆمان بە بچووک ببینین لە بەرامبەرەکەمان دووەمیان بەداخەوە ئێمە دەسەڵاتێکمان هەیە ئەو دەسەڵاتە یارمەتی ئەم بابەتەی نەداوە ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی حزبی بچووکە عقلێتێکی بچووکە ئیدارەی ئەم هەرێمادان بەقەت کێشەکان بەقەت گەورەی پرس و بابەتەکان بیری نەکردوێتەوە پلانی نییە و ئەمە لە ڕێگای سیستەمەوە کرێت سیستەمەکەی ئێمە خەلەلی تیا دەبێت پیا بچێنەوە دەبێت چاک بکرێتەوە دەبێت ڕێک بخرێ سیستەمێکمان هەبێ ڕێگە نەدات دکتۆرێکی عەرەب بێ لە هەولێر لە سلێمانی دانیشە کوردی نەزانێ نەخۆشی کورد بچێتە بەردەسی کە هیچ لێک تێگەشتنیەکیان نییە مامۆستایەکی جامیعە دێت دەبێ بە فاسیلەی پەروەردەی زمانە تێپەڕێ ئینجا بۆی هەیە بێ لێرە محازەرە بە خوێندکارانی کورد بڵێتەوە و ئێمە دەبێت زمانەکەی خۆمان ئەفزەڵێتی پێ بدەین بە پیرۆزی ڕای بگرین بۆ ئەوەی بتوانین لایەنی کەم لە ناو ئەم لێک با بڵێن پێکدادانە گەورانەی ناوچەکە ئێمە بتوانین خۆمان و زمانەکەمان بپارێزین کاک هاوڕێک لە هەموو ئەم شتانە گرنگتر ئەوەیە کە ئێمە بەڕاستی یعنی کورد دەبێت لەم بوارانەیە عقلێتی حزب تێپەڕێنێ ئێمە هەتا عقلێتی حزب تێنەپەڕێنین ئەم شتانە ناتوانین دروست بکەین پاراستنی کەلتور و زمان و نیشتیمان لە ڕێی دوو بابەتەوە کرێ یەکیان لە ڕێی سەرکردەی نیشتیمانی گەورە کە گەورە بیر بکاتەوە و خەڵکەکە بە دوایە بڕوە و دوو لە ڕێگای سیستەم و ئیجراعات و زەریبە و لە ڕێگای بەکارهێنانی با بڵێن دەسەڵاتی دادوەریەوە جێبەجێ ئەکرێ ئەوش ئەوەی بە یاسا ینی ڕێک بخرێ و هەموو مرۆڤەکان لە کوردستان زمانی یەکەم زمانی دایک بێ اینجا ئەو لەوێت بە زمانەکانی تر بۆ زمانە بیانیەکانی تر بکرێ ئەمە بەم دوو شێوەیە کرێ ئێمە لە کوردستان بەداخەوە ئەم دوو شێوەیەمان نییە یان زۆر لە خوارەوەیە لە ئاستی گەورەی پرسەکانیە هەر بۆیەشە بەلێشا و گەنجی ئێمە وڵات بەجێ دێلێ خەڵکی ئێمە لە دوو کەلیمە عەرەبی زانێ تووشی عەرەبێکە بێ بە عەرەبی قسەی لەگەڵاکە حەزەکەین من یعنی ببوورە ئەوتم حەزەکەین فێری عەرەبی بین یا زمانەکانی کەبین بۆیە یعنی کاگەی بە عەرەبێک لەنا بەتاکید فێربوونی زمانە بیانیەکان گرینگە و دەبێت ئێمە لە سیستەمی پەروەردەیە گرنگی پێ بدەین بەڵام دوای زمانی دایک خۆمان خاڵێک ویستم ئیشارەتی پێ بدەم وڵا حەزەکەم خاڵش بکەی بە دواپەیامی کاکشوا محەممەد و کۆندامی ینی مەکتەبی سیاسی حیزب زەحمەتکێشانی کوردستان بەس بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم ینی لەسەر کۆی بابەتەکە دواپەیامی خۆ باشە یارمەتیم بدە منیش دوا خاڵی خۆم باسەکەم سوپاس لە ڕاستیە کاتێکە ئەم شتانە پارێزراوە بن زمان لای تاکی هاوڵاتی خۆشەویستە بێ و بەها پیرۆزیەکانی نیشتیمان بۆنە گەورەکانی وەک ئەنفال وەک چیمیاباران وەک ڕۆژی شەهیدان وەک
ڕاپەڕین وەک نەورۆز وەک یانزەی ئازار ئەمانە لە لای هاوڵاتی و تاکی ئەم نیشتیمانە گەورە و پیرۆزە بێ هەست بە ئارامی بکە هەست بە خاوەندەرایەتی بکە هەست بەوە بکە دەسەڵاتێکەیە خزمەتێکە خزمەت گوزاری پێشکەشەکە و شەریکە لە دەسەڵات لەبەرەوە بەداخەوە لە کوردستان تەبەقەیەک دەستی بەسەر ئەم بابەتانەیە گرتووە و خەڵکێکی حەشیمەتێکی ڕەشوڕوود بێبەشە لە داهات و بەرووبوومی ئەم وڵاتە ئەمە وای کردووە ئەو هاوڵاتیە بڵێ من هیچ شتێک من بەم نیشتیمانەوە نابەستێتەوە تا کار بگاتە ئەوەی ئینتیمای بۆ ئەم بەها پیرۆزانە هەبێ دەبێ ئێمە ئەم مەسەلێ تێپەڕێنین و خەڵک هەموو خاوەندەرایەتی لەم نیشتیمانە بکات سوپاس بۆ دەستەکانە خۆش بکاک شوانجان دکتۆر شێرزادجان ینی ڕێگە چارە چیە بۆی کە ئێمە پرسە نیشتیمانەکان بە پرسی خۆمان و بە خەموژانی خۆمان و هەروەها بۆنە و کارەساتەکانیشمان ینی بە بۆنە و کارەساتی خۆمان بزانین یەکەم خاڵ بە تەسەووری من بە وەکو پێشنیارێک ئەوەیە ئێمە نەتەوەکەی خۆمان گەنجانی خۆمان ئاشتکەینەوە ئێمە نەتەوەکەمان گەنجەکانمان بە تایبەتی ئەو مناڵانی کە لە دوای نەوەتوویەکەوە لە دایک بوون هەمویان تۆڕەن ئەوان چ تاوانێکیانەیە بەعسیان نەبینیوە چ تاوانێکیانەیە پێشمەرگە نەبوون چ تاوانێکیانەیە لە شار خەباتیانەکە چ تاوانێکیانە بەشداری ڕاپەڕینیان نەکردووە ئێمە گەنجانی خۆمانمان تۆڕە کردووە لەگەڵ ئەوەشا ئەم تۆڕەبوونە گەیشتە ئاستی دایک و باوکەکانیش تۆڕەبوون گیرفانیان بەتاڵ بووە پێویستە حکوومەتی کوردی بەرنمەیەکێ بێ بۆ ئاشتبوونەوەیەکی نیشتیمانی لەسەر ئەساسی تاک چۆن خزمەتەکرێ چۆن هەست بە ئەوە بکات ئەم ڕاپەڕینە و ئەم شارە و ئەم گەڕەکە و ئەم شەقامی خۆیەتی ئەگەر ئەو هەستەی لا دروست نەبێت هزار جار بۆنە نیشتیمانەکان لە شاشەی تیڤەکانەوە گەورەکەین لە سۆشیال میدیا گەورەیکەین وتاری قەبە و قسەی زلی لەسەر بکەین ناتوانین لە دڵی کەسا بیچەسپێرین چکە کاکاوڕێ لە دەروونناسیاڵێ خۆشەویستی لە دڵەوەیە خۆشەویستی دروست ناکرێ لە ناوەوە هەڵە قوڵێ بۆ دەرەوە کەسێک کە تەسیر نەکا لە دڵ ناگا بە عقڵ ئەمە قسەیەکی کۆنا ئەجینا 200 ساڵ پێش ئێسەسەی نالیکە ئەفەرمێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معناکە لە 38 کەس کاکشوان وەک فەرمووی ئەڵێ دوو کەسمان بە زمانێکی کە بووە ئەڵێ هەمومان گوڕیمە ینی کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە خۆم دروستم کردووە یا لە شوێنێ ئەڵێ فارس و کورد و عەرەب هەرسیان بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە دیوانی هەیە بیرکەرەوە ینی ئەم 200 ساڵ پێشتە بۆ وامان پێڵێ بۆ هات زمانی نووسینی بۆمانین کرد بۆ دوای مامۆستا تۆفیق وهابیەت زمانمان بۆ دروست دەکات و ڕێزمانی کوردین بۆ دروست دەکات بۆ ئەو ڕحمانی حاجی معرف ئەچێت دکتۆرای لەسەر وەرەگرێ لەبەرەوەی ئێمە بەکاری بێنین ئەم ئاشبوونەوە نیشتیمانی ئەبێ هەبێت گرنگەوە من ئەخیر شتم کامەوە قسەی زۆر لەسەر بکەم ئەبێ هەستکەن دەستکەوتەکان و داهاتەکانی ئەم وڵاتە بۆ هەمومانەگەڕێتەوە هەمومان تایە بەشدارین چکە بەتەچید ڕاپەڕین بەڵێ بەتەچید ڕاپەڕین دەستکەوتیە بۆ بەڵام چوە جیرفانی چەند کەسێکەوە ئەمە گرفتە ئەگەر هەر دەسەڵاتێک ئەمڕۆ بەیان سبەی نەتەوەکەی خۆی لەگەڵانە بێت دڵنیا بە شکستەیەنێ دڵنیا بە چەند بڵێ من مێژوم هەیە چەند بڵێ من لەگەڵ ئێوەیام چەند هاوار بکەی لە شاشەکانەوە دادی ئەوە نادا کە مناڵێک لە سموت مناڵێک لە پردێ مناڵێک لە شۆڕشی چەمچەماڵ ئاشتکەیتەوە چکە ئێمە ئەبێ سەرکردەکانمان دابەزن نەترسن لە شەقامەکان نەترسن لە ئەو بازار و کۆڵانانی کە پێیاڕۆن لە دوای نەوەتویەکەوە کە ئێمە لە شاخ ئەو هەموو پێشمەرگایەتی و کوشتن و بڕی نابووە من خۆم سەرۆکی حکوومەتم بینیوە بەجادەکانی هەولێرە ڕۆشتۆ تا گەیشتۆتە چایخانی سەفین و لەوێ دانیشتۆ چای خواردوێتەوە من خۆم کاگنە و شیروانمان بینیوە لە سەواڵەکە پیاسی کردووە بیرکەرەوە ئەی باشە سەرکردەکانی ئێستەمان سەرکردەی چۆن ئەگەر سەرکردەی دەرەوەی شاشەکان بن و دابڕێن لە نەتەوەکەی خۆیان دڵنیا بە ئەم ڕۆیان سبەی تووشی گرفتە بین بۆیە ئێستاش درەنگ نییە وەک کامل حەسەن بەسیر ئەڵێ کوردم ئەمەوێ بڵێن کورد بووە بۆ کوردایەتی مۆم و پرد بووە ئەجینا هەرچەند پێم بڵێن زانە بێ وشەی کوردی پوچە و بێمانە واتە کامل حەسەن بەسیر کە لە ناو جەرگەی بەغدا و کە لە ناو عەرەبی شاژیاوە چەند شانازی بە کوردبوونی خۆیەوەکە ئەمە بۆ ئەوە نەبوو بێ بە مەکتەبی سیاسی بۆ ئەوە نەبوو بێ بە وەزیر بۆ ئەوە بوونەتەوەکەی خۆشی بوێ ئەگەر ئەولەسی سوبەر دەرچی سەرا لێک دەیتەوە بۆ ئەوە نەبوو مامۆستا برای مەحمەد ئەچێ ڕۆمانە نووسێ لەسەر ژانی گەل و چۆن جوامێر دەرەچێ ئەمانە هەموو مۆلگێکی نێتەوایەتین
برای محمەدی هەمومانە باڵە. بیرکەرەوە سەرکردەکانی مێژومان لە قازی محەممەد تا بەرزانی تا ئەگاتە مامجلال تا ئەگاتام سەرکردانە بنە سەرکردینەتەوە بەڵام کە تۆ دی مۆرجێکی حیزبی بە بەریاکەیت من حەز ناکەم بڵێم هی منە لێرەوە حەز ناکەم بڵێم هی منە بەس تۆ کە هاتی پێشکەشی منت کرد من لە تۆ زیاتر دیفاعی لێکم من لە تۆ زیاتر توێژینەوەی لەسەرەکەم سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر شێرزا حەسەن مامۆستا و هەروەها چاودێری سیاسی و نووسەر سپاس دەکەم کە لە سەودە لەگەڵمابووین. سپاس بۆ برای بەڕێزمە کاک شۆڕ محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە سودەکانمان لە شاری هەولێرەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.